ساڵتان لێ بێ و ئێوارتان باش بیسەربینەرە خۆشەویستەکان لە رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی. زۆر خۆشحاڵم لە ئێوارەیەکی تەواو تایبەت دێم وڵاتان. هەڵبات لە سلێمانی ئێواران هەر وەرزێک بێت، گەرم بێت، سارد بێت، ئێوارانێکی تایبەتمان هەیە. کاتێک خۆر ئاوا دەبێت، کاتێک کە تیشێک لە چیاکانەوە بە زێڕینی دەبیندرێت، هەموو ئەمانە کۆمەڵی هۆکاربوون لە دێر زەمانەوە بۆ ئەوەی کە ئێوارێکی تایبەت هەبێ و ئێوارەیە کە پڕاوپڕ بێ لە ئەدەب و لە شەعر و لە هونەر. ئەم ئێوارەیە لە ئێوارەی سلێمانی لای ئێمەش تایبەت پڕاوپڕ لە ئێوارەی سلێمانیە لەگەڵ یەکێک لە ئەو شاعیرانەی کە دەست و پەنجەی زێڕینی ماوەیەکی زۆرە لە خزمەتدایە و زۆر جاریش لە دەنگی گۆرانی بێژەکانەوە ئێمە بیستومانە وتەکانی ئەو نووسینەکانی ئەو. بەڵام تایبەت ئەمڕۆ لەگەڵ خۆی گفتوگۆ دەکەین کە جەنابیان دیار هەڵەبجەیی لە لامان میوانن. زۆر خۆشحاڵ بووم، بەخێر بێن، سوپاس کە لە ستۆدیۆ ئێمە. سوپاس کاکە دیاریە، من سوپاسی ئێوەکەم، دەستخۆشیتان لێ یەکەم، هیوای سەرکەوتن بۆ بەرنامە جوانەکەتان، بۆ کەناڵە جوانەکەتان هەمیشە سەرکەوتوو بن. زۆر سوپاسی تۆکەم، ئینشاڵڵا ئێوەش سەرکەوتوو بن. هەر لە سەرەتا و دەستپێکەوە پیرۆزبایی دیوانە نوێکەتان لێ دەکەم کە دیوانی دیار هەڵەبجەیی کۆکراوەیەکی تەواوە لەو بابەت و بەرهەمانی کە پێشکەشتان کردووە. پیرۆزتان بێ و ئینشاڵڵا بەو جۆرە دەبێت کە خۆتان پلانتان وەداناوە. سوپاس. کاک دیار، حەز دەکەم بەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ ئێمە زۆر جار بەرهەمی جەنابەت کە وەکو پێشتیژ ئاماژەت پێدا کراون بە گۆرانی لەلایەن کەسەکانی دیکە و بەکارهێنراون، بەڵام ڕۆحی شاعیر خۆی چەندە دەتوانێت لە نێو شارەکانی جیاوازی بکا و چۆن دەتوانێت خۆی جیا بکاتەوە لەو کاتێک کە هەیەی بۆ شارێک. مەبەستم ڕۆنتر ئەوەیە چۆن ئێمە کاتێک کەسێکی ئاساییان لە بوارێکی تردا حەز دەکەین گوێ لە بەرهەمێکی هونەری بگرین. هەرێکەمان پەنا دەبین بۆ لای یەکێک لە دەنگەکان، بۆ لای یەکێک لە قەڵەمەکان، ئەگە بێ شاعیر خۆی چی بکات. بەڵێ، سەرەتا وەکوتە سوپاسانەکەم، دەستخۆشیتان لێ یەکەم. من دیارە پرسیارەکەتان ئەمباتەوە بۆ قسەیەک تایبەتە کە شاعیرێک دەڵێ شیعر بەگشتی پرۆسەیەکی جوانە، ینی شیعر ئەگەر کانیە بێ یا دەریایەک بێ، جوانترین جۆگەلەی، ڕوونترین و سازگاترین جۆگەلەی شیعری لیرکە. ئەڵبەت من لە بواری لیرکا شیعر دەنووسم، بەتەنیش لەوە شیعری مناڵانیش. ئەم شیعری لیرێک بۆ خۆی تایبەتمەندیەکی هەیە، جیاواز لە شیعری سەربەز یا شیعری حۆڕ. ئەو تایبەتمەندی و جیاوازیانەیش کاتێوێ. بەرحاڵ من بە پێوەی کە کاتێک چمە پرۆسەی نووسینەوە دنیایەکی تایبەتی شاعیرەوە هیچ یێنێ ناکرێت، وەسف ناکرێت کە چۆنە ئەو دنیا تایبەتە. بەڵام دوایی کە دێتە سەر بەدەست و پەنجەی شاعیر و دێتە سەرخامە و یا چێتە بەرگوێی بینەران و بیسەران، ئایا لە ڕێی گۆرانی بێژێکەوە وەکو جەنابەت وتە، ئەو کاتە من مڵکی من نییە، مڵکی خەڵکە. بۆیە من ئەگەر چیرۆکی هەر شیعرێک لەم شیعرانەی کە نووسیومە من ناکرێت، یعنی من دانیشم یا لە بەرنمەیەکە هەموو ئەو چیرۆکانە باسکەم کە من تایبەتمەندی خۆم چۆن بووە لە ئەوانە، بەڵام لە گۆرانیەکە تەوزیف فەکرێت و بیسەر بینەر هەستی پێیەکە. بەڵام جوانی شیعریش بۆ خۆی لەوایە کە من ڕوئای من لەو شیعرا کە ئەینووسم تایبەتمەندیەکەی خۆم چیرۆکە پشت شیعرەکە جیاوازە لەوەی کە جەنابەت یا هەر بیسەر یا هەر بینەرێکە ئەی خوێنێتەوە گوێی لێبێ بە گۆرانیەک جیاوازە. جوانی شیعریش لەوایە کە فرە ڕەهەند و فرە پێناسە، یعنی تەنها هەڵگەری ئەو پێناسە نییە کە شاعیر خۆی بۆ یەکە. جاران قسەیەک هەبوو، قسێکی باو هەبوو، یاوت معنا الشعر في قلب الشاعر. ئەلبەت ئەمە من هەستەکەم پێناسەیەکی کۆنە، خەریکە مۆدێلی نامێنن لە بەرەوەی شعر فرە پێناس و فرە ڕەهەندە. تۆ بۆت هەیە خوێندنەوەی جیاوازە دەبێت بۆ شعرێکە منە ئازیزێکی تر، کەسێکی تر، هەر کەس بۆ چوونی خۆی ئەو شیعرە ئینکات تەوزیف کات لێیا لە خەیاڵی خۆیان لێکدانەوەی بۆ بکان نەک بە خەیاڵی من. ئەگەر من هاتم و یەکێک لە شاعرەکانم بۆ نمونە لە گۆرانیە کابێ یا بەڕێز دەدیا هەر کەسێک پرسیارم لێ بکە، من ئامادە نیم
چیرۆکی ئەو پشت ئەو شیعرە یا خەیاڵ و ڕویای خۆم پشت ئەو شیعرە بۆ ئەو کەسە باسکەم لەبەرەوەی ڕەنگە من خەیاڵی ئەو کەسە بکوژم ئەو کەسە چێژێکی خۆیە بینێ یعنی چێژی تایبەتی لێ بینێ ڕەنگە لە خەیاڵی خۆیان شتێ دروستکە لەم شیعرە بەڵام کاتێ هاتم خەیاڵی خۆمم بەسەر ئەوات سەپان ئەو کاتە ئەو شیعرە بۆ ئەو خەیاڵیە شێوێن و بۆ منیش یعنی بە کورتی و بە کوردی ئەبێ شاعیر خۆی بپارێز لە باسکردن لە ڕویای خۆی لە شیعری خۆی بەجێ بێڵی بۆ خوێنەرەکەت بەڵام لە ناخدا هەر چاوەڕێی ئەوە دەکی بزانین چەندێک توانێتی بیپێکێک کە چەنە لە تۆ نزیک بێتەوە ئەگەر داوا لە جەنابتان بکەم یەکێک لەو بەرهەمانەی کە دڵخوازی خۆتانە پێشکەشمان بکەن و هەم لە دوای ئەوەشۆ لێکدانەوەیەکی دیکەی لەسەر بکەین بزانین کام لە بەرهەمەکانی خۆتان بۆڵ دەبژێن بەڵێ بە چاوان ئەلبەت ئەم شیعرە ناوی دوایین ئەوین هاوڕێی عزیزم کاروانی نەی کردوێتە بەرهەمێکی جوان بە دەنگە خۆشەکەی خۆی پێم خۆشەوە لە خزمەتانە بخوێنمەوە دوایین ئەوین کە دووری لێم نازانم چۆن تەمەن دەڕوا بەو خەمەوە کە دەربینم بێ ڕەحمانە داخێنەی بەدڵمەوە چەند سادە بووم دڵی من باوەڕی کرد بە عاشقی تۆ چەند بێبار بووم دڵی تۆش کە جێ یەشتمەر بەبێ هۆ لە بێباکی سەرم سوورما هەموو ساتێ بۆ من مردی دەروێ ژارسا خۆ نیشاندا و موش باوەڕم پێ کردی نەمەزانی خۆشەویستیت خەرمانی دڵە سووتێنێ وەک ڕەشەبای دەم پاییزان گەڵای دڵەمەورێنێ تەماشا کە بۆ فیراقت چۆن لە ڕەشپۆشی ئالاون ئەی نابینی فرمێسکی سوور بە حەسرەت دێ لە دوو چاوم بێوەفاییت کردمێ هاوڕێ لەگەڵ حەسرەت و مەراقا واد لێ کردم هەتا ماوم سەر نەکەم بە ماڵی عشقا دەستان خۆش بێ ڕێز پرسیاری ئەوم کرد کە بۆ ئێوە چۆن گرنگە ئەوەی کە هەڵدەبژێرێت بخوێنێتەوە یاخود سیر بکە بەڵام ئەم جاران دەمێ پرسیاری ئەو بکەم بۆ شاعیر بۆ نووسەر چەندە گرنگە خوێنەری بەرهەمەکەی ببیستێ لە لای یەکێکەوە بخوێنێتەوە وەک خوێندنەوە وەک ئەدا وەک ئەو ڕۆحی کە ئێوە خۆتان هەتانە چونکە بەڕاستی ئەو چەندێڕێک کە دەنووسێتەوە ڕەنگە بۆ کەسێکی ئاسایی چەندێڕێک بێت لەگەڵ چیرۆکێک جیاوازی نەکرێ بەڵام کاتێک کە خۆتان دەیخوێنەوە زۆر تام چێژ و تایبەتمەندێکی تەواوی هەیە بۆیە خوێندنەوە تا چەندە گرنگە بۆ شاعیر بەتایبەت لە ڕۆزمانەوانی و ڕێزمانیەکانەوە کە هەڵبژێرە کە ئێمە با ئەوەش هەر خۆم باسیەوە شام بکەم هەر لە کۆنەوە ئێمە پتەوی زمانەوانی و هەموو کولتورێک لە ڕێگەی شعرەکانیەوە توانێتی بهێڵێتەوە جا بۆیە ئەبێ لە بەڕێستان زیاتر ڕوونکردنەوە بیسم چەندە گرنگە کە شاعیر و ئێستا شاعرانی ئێستش چۆن دەبینی یان چەند گرنگیان بەو بەشەداوە وەک خوێندنەوە وەک نووسینەکەیان چەندە قوڵ بنەوتیان ئەلبەت مەسلەی خوێندنەوە بۆ شیعر بەدڵنیاییەوە ضرورە کە ئینسان بتوانێت کاتێک کە شیعرەکە بە نووسین بەقەڵ بە پێنووسێ نووسێ ئەبێ بتوانێت لە ڕێی خوێندنەوەیشەوە هەمان هەست بگەیەنێت من گومانم نییە لەوەی کە ئیلا شاعیر زیاتر دەتوانێت و هەستەی خۆی یا لە شعرەکە دەری و ئیلا توانێت خۆی بەو شێوە کە خۆی ئێوە یا خەڵگەیە بیخوێنێتەوە حەقی پێ بە بۆ نمونە لە ڕووی سەر و بۆر و بەرزبوونەوە و نیشانەی پرسیار و سەرسوورمان و کۆمەڵێ لە دێڕێکا بۆ نمونە تۆ پرسیارێکە بێت لە شێوەی پرسیارا بێ بەڵام ئەگەر کەسی کە بیخوێنێتەوە ڕەنیە بتوانێت و حەقی پێ با ئێمە کۆمەڵی کەسمانەیە ئەگەر شاعیرن نین بەڵام دەنگێکی جوان و گونجا و شیاویان هەیە شعرە خوێندنەوە نمونەمان زۆرە ناو ناڵێم چ لە کوردستانی باش و چ لە ڕۆژهەڵات کۆمەڵێک کەسایەتیان هەت بە خوێندنەوەی شعرات ناویان دەرکردو خۆشیان ڕەنگە شاعیر نەبن بەڵام چۆنە من دڵنیام لەوەی کە شاعیرەکە خۆی زیاتر ئەتوانێ و هەستە بە جوانی بگەێنێ بەڵامەتر شێوەی دەنگەکە ئایا من دەنگم خۆشترە بۆ خوێندنەوە کەسی کە ناخۆشە یا من ناخۆشی کەسی کەوەیان کەوتوتە سەر شاعیر خۆی ینی و دەسەڵات نییە دەنگێکە و هەیە دەنگی حەماسی ینی جۆرەجە دەنگی حەماسەتی پێ و دیارە کە شیعری خوێنێتەوە زۆر حەماسی خوێنێتەوە هەیە لەسەر خۆ نەرمونیانە تر کامیان ئەگات
ئەویان پەیوەندی بە شاعیرەکەەوە نییە هەیە بەداخەوە با بچم ئەوە هات ئەو قسات بە خەیاڵما کە ئەمەوێ بیڵێم هەنێک کەس هەیە جوینەوەی ئەوانەی پێش خۆیانە پێوە دیارە ئەوە خراپە سامنە چۆنی خوێنەوە دەنگی خۆمە بەڵام هەیە جیلێکی تازە دروست بوون کەسایەتیەک ئەگەر جوان شعرەکە خوێنێتەوە ناو ناڵم چکە ناو هێنان زۆر جار باش هەستەکەی کە ئەم گەنجانە بە تایبەتی ئەوانەی پێش خۆیان چۆنیان خوێنێتەوە تەمسیلی ئەوەکە لە کاتێکا زۆر خراپە زۆر وەکو نەرمەدێکی گۆرانی بێژ لەگەڵ ڕێزمە تاوەنی کە لاسایی گۆرانی بێژەیە کاتەوە نابێتە هونەرمەند ڕەنگە هەمومان حەز لە دەنگی بکەین بۆ نمونە هونەرمەندێکی وکو حەسەن زیرەگەی لێنەوە مام لێڵێنەوە کێڵێنەوە تر ئەم گەنجان ڕەنگە خۆش بێ گوێشی لێگرین و حەزمالێتی بەس قەت بەوانە نابێ بە هونەرمەند ئیلا بێ کارێ بکە کە جیاواز بێ خۆی ینی ئیشی خۆی بکە دەنگی خۆی بێ ئاوازی تازە بێ ئەمانە لە شعریشە شعیر خوێندنەوەی جوایە ئیلا بێت دەنگی خۆت بێ و هیچ تەمسیل نەکەیت و جوینەی وانەی پێش خۆت نەبێ من ئەوە بۆ چوونی منەت نازانم تا چەند دەستەکانت خۆش بە زۆر زۆر جوان بۆتان ڕوونکردینەوە لەگەڵ پاراستنی زمانەوانی دەڵێن چی چۆن تا هی ئێستا شاعری ئێستا چەندە گرنگی بەوە دەدەن وریای ئەوە بن کە ڕێزمان و ڕێنووسی کوردی وەک خۆی بهێڵنەوە خۆی شعر هەر پرۆسەیەکە ئیش لە ناو زمانەکە ڕاستی ئەتر تا چەندێ شاعیرێ و هەدەفە پێکێ و تا چەندێ نای پێکەوە ئەوە شتێکی کە مۆزوعەیەکیە بەڵام شاعیر گرنگە بۆ شاعیر بەڕاستی لە زمان و ئەدەبیاتی وڵاتی خۆی بۆ نمونە عەرەبێ بۆ عەرەب تورک بۆ تورک فارس بۆ فارس کوردیش بۆ زمانەکەی خۆت ئەبێ بەلایانی کەمەوە ڕێزمانیان کۆمەڵێ شارەزاید هەبێ سەر و بۆر لە شیعرە ئەمانە کۆمەڵێک سیما و هینی شیعرن شاعرە بێت ئاگداریان بێ هەر شیعر نووسین بەس پرۆسەی دەربڕینی هەست نییە کۆمەڵێشتی تر یعنی بە کۆمەڵێشت هەمویان پێکەوە شیعر دروستەکەن وەکوتم زمانە مۆسیقای شیعرە وحدەی مەوزوعە بە تایبەتی لە شیعری لیرکە کۆمەڵێشتی تر وێنەی شیعریە ئەتر ئەمانە زۆرن ئەمانە هەمویان بەیلەیەک ئینجا شیعر دروستە بێت تەنها شیعر دەربڕین نییە بۆ کاک دیار بە بێ لەسەر باسی دیوانەکەتان کە نوێترین بەرهەمتانە ئەمایە دیوانێکی زۆر زۆر جوان و لە بەردەستان ئامادەیە پێوەی ماندوو بوون سەرەتایی بیرۆکەی ئەوەی کە دیوانە شارێکی خۆت کۆ بکەیتەوە چۆن دەستی پێکرد و چۆن بڕیارتدا کە دەست پێ بکەی لە کێوە دەستت پێکرد چەندێک شتت ئامادە بوو سواز بۆ پرسیارەکە بەڕاستی خۆشم ماوەیەک بەر لە ئێستا ئەم دیوانە شیعرە مەراسیمێکمان بۆ کرد ئەڵبەت دوای ئێمە سەروردەکارەکەی بەڵام ئەم شیعرانە من لێتان ناشارمەوە 26 بۆ 27 ساڵێکە شیعرە نووسم تەمەنێکە من لە ماوەی ئەم چەند ساڵە خاوەنی هیچ کتێبێکی لەم شێوە دیوانێکی لەم شێوەنەوە ئیلا لە ڕابردووە لە 2002 هەڵە نەبم 2002 بۆ 2004 دوو نامیلکەی مناڵان ڕێکخراوی مناڵانی کوردستان ئەگەر هەڵە نەبم ناوەکەی بۆیان بە چاپگەیانم دوو نامیلکەی مناڵان بوو ئەلبەت کە نامیلکەی مناڵان ئەیڵێم مەبەستم زیاتر لەمەیە کە لە دیوانە شیعرێکی ئاوایە کە تا ئێستا بە چاپم نەگەیاندووە خۆی دیوانی چۆنە یا کتێبێت چۆنە بۆیە کە تۆ لە فۆتان زۆرجار بیپارێزی ئەگینا مەسلەی چەند کتێبت هەیە و چەندایەتی و چۆنایەتی هەیە لە هەموو شتێکە من هەمیشە کارم لەسەر چۆنایەتی کردووە نەک چەندایەتی چەند کتێبم هەبێ لە ماوەی ئەم 21 ساڵە ڕەنگە کەسانێکە بێ خاوەنی بەقەدر باڵای من و تۆ کتێبن بەڵام من تا ئێستا خاوەنی ئەم دیوانە شیعرەمە گوتم لە ڕابردوو شاو دوو نامیلکە مناڵانە ئەلبەت ئەمە نەم شیعرانە زۆر شوێنیان بینی لە بەرنامێکیشا باسم کرد زۆر لە دەرگای زۆر شوێنیان نادڵیان شکان زۆر شوێنیان کردومانە دوای چەند ساڵی خۆڕاگرتن و ئەوەی کە شتێکی جوان بکەمانە بە لوتف و محیبەتی کاک کۆچەر میرزا سەرۆکی ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە لە کۆڕێکا بووین بە سوتفە قسە و باسمان کردومانە باسی ئەوەی کرد چەند کتێبمە هەیە وایە زانی کە چەند کتێبێکم هەیە وتم تا ئێستا شتێکی وام نییە تا ئێستا کتێبم نییە پێی سەر بوو وتی هەوڵەیەم هەچۆنێکم کردبێ هەوڵەیەم بۆکو ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە و سەرۆکی ئەو ڕێکخراوی بەڕێزیان پیاوێکی ماندوو هیلاکی ڕێی ئەدەب و هونەرن بەگشتی خۆشیان و سەرێکی بە سەلیقەن بەڕێزی تر وعدیەوەی یا کە
شتێکی وان بۆ بکە کارێکی وکومەوە خۆشبەختانە دوای هەژمان واسکەم چاوەڕوانی دوجار بڕیاریان ناکە ئەم دیوانە شعرم لە تاران بۆ بەچاو بگەێنن دوای ئەوە دوو مەراسیمان بۆ کرد دوو مەراسیمی جوان بە شایەتی و خەڵکی لێوێ بوون لە سلێمانی و لە هەڵەبجە دوو مەراسیم بە بەشداری چەندی هونەرمەند و گۆرانی هەم حەی و بە حەی هەم بە پلەیباک چەند هونەرمەندێ بەشداریان تیا کرد وڵی حەزەکەم ناویشیان بڵێم بۆی کە وەکو حورمەتێک هونەرمەندەکان دوایی سەردیوان باڵێ ئەوەیان وەکو بەشدارەکان وەکو ڕێزێک بوو هونەرمەند زایر جەلال بوو هونەرمەند ئاریان کەریم بوو هونەرمەند ئازادی مەحموود تۆفی شلک بوو هونەرمەند عفو کاروانی نەی بوو هونەرمەند عادل حەسەن و کاگڕەنج بوو بە کیبۆرد بەشدار بوون ئەمانە ئەو مۆسیقی گۆرانی بێژانە بوون بۆ هەمویان کەسایەتی گەورە سێری جوانن. جەستەی شتیمان کەم کە لە شەمناڵەی ڕووخان شادی و خۆشی بۆ من نییە کە ژینی بێت چراخان بژێ لە جەستەی شتیمان کەم وەکو گاوای هەڵوەریوم بۆ دووری تۆ ڕێبوارێکی خێر نەدیوم لە عەشقی تۆ ساقی پێک پێک بۆمی بێنم هەمیشەون بڵاوێنە هەموو ژینم پێشکەش دەکەم بە چرکێ لەگەڵ تۆدا ئەو ساتانەی لە تۆ دوورم مەرگی منە لە ناخمدا وەگێ هەناسا پێویستی بۆم بۆ تاریکیم ببابمۆ نزیک بەلێم باوەندا خەم لە دووری باڵات نەخۆم چاوەڕوانم کە بێیتەوە دڵنەوایم بدەیتەوە لە دڵەوە خۆزگەم دەخواست تەنها جارێ سەر بەیتەوە وە خۆری گەشی ئازادی شەو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە دەستەکانم بەرێدەبازی سەرڕێتم بۆ دیدارێ چاوەکانم وەکو جاران چاوەڕوانی لێ دەبارێ کە دووری لێم نەزانم چۆن تەمانە ڕۆم خەمەوە کاتبینم بێڕەحمانە دەخێنێ بەدڵمەوە
صادقوه أفضل من بورك عشقتو ديما جواني توح لجوركم دا وادي تدريوه ببريد شاهم دا ئەم جارە ڕۆم ناگەڕێمەوە شەپۆلێکی بازارێ لە نێو دەریای چاوەکانتە عاشقێکی وڕووکاسم لە نێو ڕازی وشاکانتە وەسی ساڵە نیشتیمانم پڕ ئازارە و ئازارەکەی نابڕێتەوە بەدەست دۆست و دوژمنانی ببینن چۆنت لێتەوە سوزم بو سازی باخو آودانی و جوانی جنا ام حسرتم بو سروشتو بو مروفو بو عوینا ئەم سۆزەم بۆ سەوزی باخ و ئاوەدانی و جوانی ژینا ئەم حەسرەتەم بۆ سروشت و بۆ مرۆڤ و بۆ ئەوینە واز لە ماڵی دڵم بێنا بە تەنیایی خۆم ڕاهاتوو وەکو گاڵا و گوڵی سەرڕێ بەدەستی تۆ لە بێن هاوتوو هەموو ڕۆژێ لەسەر ڕێگەوای گەڕانەوەت دەچێمەوە کە تۆ نایی منیش ناچار بە خامۆشی دەڕۆمەوە من تا مەزروی ژیانێ بوو کە سەرپای خۆشبەختی بێ داهاتووشم پڕ لە شادی و ئێستا وەکو ڕابردوو بێ من سەرمەستانە بەراوەش قدێم تۆش بێ باکانە بەجێم دەهێڵی من بە دڵ و گیان بیری تۆ دەکەم کەچی تۆ ئێستاش بێگیان و دڵی گەر هێندەی ئاسمان لە باڵا دوور بم هەست بە لێدانی دڵی تۆ دەکەم هێندە تامەزرۆم بۆ دیدارێکێ شەونیە لە خەومە تۆ بەدینەکە ئەڵێمە خۆکی بیتەوە دڵنەوەین بدەیتەوە لە ژێرە هێڵی بارانە چاوەڕوانی هاتنی تۆ بەهۆی تۆوە شەقامێکم کردۆتە هاوڵی خۆ وەکو بەری سەرە ڕۆ بۆ جێ دێشتم بەبێهۆ ئەی نەزانی دابڕان ڕە لە سۆزی گێریان وتمە ڕۆ تەنیا مەکە و هیواکانم هەڕوخێنە کاتێکە یارم دوێنێ خەم لە دڵمانە مێنێ وەرە عەزیز بۆ جێژوان بە یادی عەشقی جاران لە چاوەڕوانی تۆدا هەموو ژینم بەبادا سەرگەردانم لە دووریت تەنار تۆی سەبووری کە تۆم لە بوویت ژیان جوان بوو پڕبوو لە شادی و پێکەنین وەرزی دڵم بەهارێ بوو دوور لە خەزان و هەوری
ستەمێکە بەم ناوەختە سیمای شاری داپۆشیوە چرخەمێکە بەر لە پاییز گوڵ و گەڵاوەریوە ئەخۆ ڕۆژێ بێ هەروەکو جارە شەقام و جادە و کۆڵان بە کۆڵان تەمی خەمباری بڕۆێتەوە هەڵە بجەمبێتەوە هەڵە بجێجارن تەمی خەمباری بڕۆێتەوە هەڵە بجەمبێتەوە هەڵە بجێجارن هەڵە بجەبێتە اینجا دوای ئەوە یەمە سەر بابەتی دیوانەکە ئەڵبەت ئەم دیوانە وەکووتم ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە و بەڕێز کاک کۆچەر میرزا مامۆستا کۆچەر میرزا سپۆنسەریان کردو و تێچۆکەیشی لەلایەن زۆر بەڕێز کەسایەتێکی هەڵەبجەیە کەسایەتێکی ئازیز کاک محەممەدی علی حاجی فەرەج تێچۆکەی گرتە ئەستۆی سواسی و بەڕێزەکەم بەرهەمەکان هەمووی ئامادە بوون بۆ کاتی یاشت هەبوو تایبەت بۆ ئەم دیوانە نووسی بێتت وڵی ناڵێن بەرهەمی ئەو چەند ساڵە بوو زووخاوی ئەو چەند ساڵە کۆمان کردبوویەوە هەمووی لەم دیوانە ئەلبەت ئەم دیوانە بیریشم نەچێ ئەم دیوانە وەکوایە تۆ بڵێ سێ کتێب لە ناو کتێبێکە یا سێ نامیلکەشی لە دیوانێکا کۆڵێ بەشی سەرەتای شعری لیرکە واتە شعری گۆرانیە چەندین گۆرانی بێش کاریان لەسەر کردووە بەشی ناوڕاستی پۆستەرە شیعرە یا کورتی لە شیعر پۆستەرە شیعرە بەشی کۆتاییشی شیعری مناڵانە ئەلبەت هەر بەشێکی ناوێکی هەڵگرتووە وەکو دیوانی دیارە لەبجێ بەڵام دیوانی سەرەتای شیعرە لیرکەکان ناوی بێتۆ دەبمەوە بە پاییز پۆستەرەکان ئێوارەیەک تەنیا دەڕۆم مناڵانەکان بۆنی نێرگز ئەمە وەکو دیوانەکە جابا بێ سەر باسی کەسایەتەکانەوە ئەوانی کە خەمخۆریان نواندەوانی دڵسۆزیان نواند و هەیانە شەو نخونی پێوەی کێشاو بە تایبکردنەوەەوە پێم خۆشە ناوی ئەو بە ڕێزانە قوربانە بم ئەم پێشەکی نووسینی ئەم دیوانە شیارە بەڕێز نووسەرێکی گەورە و مێژ نووسێکی گەورەیە لە هەڵەبجە بەڕێز حەکیم مەلا ساڵحە ناوێکی گەورەی ئەدەبیە ئەو پێشێکێکی جوانی بۆ نووسیوە و سواسیەکەم وەک بە دیزایانی بەرگەکە بەڕێز ڕەوژ محەممەدە دیزایانێکی جوانی بۆ کردووە ئەمە دیزایانی بەرگەکەیەتی دیوی ئەم دیوش تابلۆی ناو دیوانەکە بەڕێز کاک عەبدوڕەحمان میرزا بەدەست و پەنجە جوانەکەی تابلۆیەکی زۆر جوانی کێشاوە و بە شایەتی ئێوە دیارەشتێکی جوانی کردو ئەڵی فۆتۆیە ناڵی ڕسمە هونەرمەندێکە دڵنیام ئەو پشگیری بکرێت دڵنیام لە ئایندا سنوورەکان تێپەڕێنێ هەمومان شانازی پێوەکەین کاک عەبدوڕەحمان میرزا قوربانم تایپی شیعرەکان و هەڵەچن و زۆربەی ئیشەکانی ناوەی ئەم کتێبە دیزایانی ناوەی ئەم کتێبە بەڕێز ئارام شەمێرانی و هەم خوێندنەوەیەکی جوانی لە مەراسیمەکانە خوێندنەوەی بۆ کتێبەکەش کرد و تایپ و هەڵەچن و زۆربەی ئیشەکان کاک ئارام شەمێرانی مامۆستا ئارام دوجار آخر هاوڕێکە باسی بکەم مامۆستا عەزیم بوو لە ڕابردووە بەشێکی لیرکەکانی بۆ تایب کرده بووم ناویشیان لە ناو کتێبەکە هاتووە کاک مامۆستا عەزیم حەمەد ڕەسوڵ هاوڕێکی عەزیز و دێرینمە ئەویش بەشێکی کتێبەکەی تایب کردووە شیعرە لیرکەکان تر بەشی مناڵانەکانیش مامۆستا سەلام وڵای تقریبا نزیک 500 لاپەڕەیەکە بێ تر لەو دوو مەراسیما خەڵک زۆر یعنی بەدڵی بوو زۆر کاردانەوەیکی باشیە بۆ خراپ من بۆیە لێ دووەرناگرم لە بەرۆی نیازمە داوا بکەم لە بەشی دووهەم ئێوارەی شارەکانتان بەشێکبان پێشکەشکی هۆنراوی بەچاوان ئەوە لەبەر ئەوە ئەگیرە حەزم کرد بەدەستیەوە گرم لە خزمەتە لە خزمەتە ئەگەر یەکێک لەوانە هەڵبژێری پێشکەشماکەی کامە دەبێت بەچاوان بەڕاستی دەستی هەموو ئەو بەڕێزانە خۆش بکە کاریان تێدا کردووە تەواوی بەرهەمەکە کە دەبینی کتێبێکی زۆر زۆر کۆکراوەیەکی جوانە دووتێ بەرگێکی زۆر زۆر پوخت و جوانە بفەرمون ئەم تێکسێژ هونەرمەند هەڵوێز محەممەد کردوێتی بە گۆرانی چپەی ڕابردوو لە ڕابردووە بۆ درامایەکی بوو بە ناوی چپەی ڕابردوو پێم خۆشەوە شتان بۆ بکەنەوە چپەی ڕابردوو من تا مەزرۆی ژیانێ بووم کە سەراپای خۆشبەختی بێ
داهاتووشم پڕ لە شادی و ئێستا وەکو ڕابردوو بێ چاوەڕێ بووم ئاسوودەی هەموو ژینم بگرێتەوە بەختەوەری میوانم بێ و خەمەکانم بسڕێتەوە نەمەزانی کە چارە نووس بە ڕابرد و ئازار مەدا چی ئاوات و خۆزگەم هەیە وەکو خەونێ بەبادا بەڵام هەرگیز من دەستەمۆی ئەم ژیانە شومە نابم بەڵام هەرگیز من دەستەمۆی ئەم ژیانە شومە نابم چاو لە ئاسۆ دڵپڕهیوا لە ژیان بێ ئومێد نابم تا بتوانم بەرەو عەشق و خۆشەویستی هەنگاوەنێم ڕابردووی خۆم لە بیر ناکەم تا و ڕۆژەی چاو لێگەنێم دەبا هەموو بەو هەستەوە باوەش بۆ یەک بگرینەوە خۆشەویستی بنیاد بنێین گرەوی عەشق ببینەوە با لە خەمی یەکتری بین بۆ ئێستاکە و بۆ داهاتوو نەگازاری یەکتری بین بە باسکردن لە ڕابردوو با لە خەمی یەکتری بین بۆ ئێستاکە و بۆ داهاتوو نەگازاری یەکتری بین بە باسکردن لە ڕابردوو دەستەکانت خۆش بێت سەرت خۆش بێت سوپاس نازانم چۆن ناوەسفی بەرهەمەکان بکەین بەڕاستی زۆر خەمی ئەوەمە پرۆگرامەکە لە بەرهەمەکانی ئێوە بەڕێزی خۆی نەدا چونکە بەڕاستی هەستی نووسەر ئەو هەستەیە کە ڕەنگە زۆر جار بۆ هەرێکێک لە ئێمە گزارش لەوەکە کە خۆمان ناتوانین گزارش لە خۆمانکەین بەردەوام لەو نووسینانەدا بەردەوام کاتێک ئێمە بەرهەمێکمان بەرگوێ دەکەوێت زۆر جار تووشی ئەوە دەبین دەڵێن ئەوەیە کە من ئەوێ بێڵێم جا من زۆربەی کات لە بەرامبەرەوە ئەوە دێتەوە خەیاڵم باشە کاتێک کە نووسەرێک تەبەن بەهرەیە ئەمە مەرجنیە هەر کارکردن بێ لەسەری شاعیر چۆن کێ دەدۆزێتەوە کە ئاوا گزارشکە لە ئەو چونکە ئەیش پێویستی بەوەیەکێک لی تێ بگا گزارشتی لێ بکە خۆ مەرجنیە مرۆڤیش زۆربەی جارەکان ئازایە بۆ دەوروبەر و بۆ خەم خواردنی دەوروبەری بەس پێویستی بێکێکە خەمی ئەو بخوا شاعیرەکان پەنابن بۆ کێ فزوڵیە پرسیارەکە لەبەرەوەی کە پرسیارەکە دو ئاستەکەم سێ پرسیار بوو لە ناو پرسیارەکە یەکیان ئەمێ ڕاستیەکەی نەک بە ڕاستکەمەوە شتێک هەیە بابەت لە ئەڵەی بەهرەیە قسە سەرەتا باز لە بەهرەکەین دوات دێنەوە سەرەتای هەموو شاعیری ڕەنگە پەیوەندی بە بەهرەوە هەبێ من ئەوە بۆ چوونی منە سەرەتا هەمووشمان دەسەبین بۆ شیعر لە مەرحەلەیەکە لێ ناشارمەوە زۆر بەمان وەکو ئەڵێ نازانم منە و قسەم لە ئەو خاتونێ بێ شیرین کاف هاوسەرین دڵشاد مەریوانی ڕەحمەتی ئەڵێ شیعر بوونەوەرێکی فەقیرە مەمان پێوێرین منەوەم لەو بیستەوە ڕاستەکەی ومان لە مەرحەلەیەکە پەنای بۆ بین ئایا ترە و پەنابردنەوەکۆیە کە ئەو بوونەوەرە فەقیرەیەمان پێوێری ئایا ئەو بەهرەیە کە باس جەنابەت باسی کرد سەرەتا بەهرەیە شاعیریان نووسەر بەگشتی لەسەر بەهرە ناوەسێ سەرەتا وتمان شعر بەهرەیە نووسین بەگشتی پرۆسی نووسین بەهرەیە لە ئینسانە بەڵام وردە بەهرە پاڵپژ نییە بۆ شاعیر بۆ نووسین هەتایە کەواتە شاعیریان نووسەر هەر بوارێک ئەبێ خەم بخوا خەم بە تایبەتی خەمی ئەوە بێش کتێب خوێندنەوەیە سۆراکردنی کتێبە بەگشتی دنیابینی خۆی بە تایبەتی بواری ڕۆمان بۆ شاعیر یا لێکۆڵینەوەی شیعری و ڕخنەی ئەدەبی ئەمانە زەرورە بۆ شاعیر قوتابخانە ئەدەبیەکان پێویستە شاعیر تۆزێ بگەڕێ بە دوای ئەو شتانە دواتر باشتر و بەردەوامە بێت شاعران کە بەردەوام بوون ڕاستیەکەی ئێمە با کورتی کەمە بڵێم خەلفەی سەقافی ڕۆشنبیری ئەوە هەبێ ئینسان ئەتوانێ بەردەوام بێ بەڵام ئەگەر تۆ هەر لەسەر بەهرە وەسی بڕا وردە هەستەکەم وەکو کانیەک چۆن وشکەکات ئەگەر بەردەوام پاکی نەکەیتەوە کانیە وشکەکە شاعری پشت بەچی ئەوەستێت بەڵێ مەسلەی پشتبەستن وەکوتم لە پرسیارەکە تا و ئەوەش دوت کە باگراوەندی هەموو شاعیریا شیعرێک ئەبێت چی بێت یعنی یا و عەشقە چی بێت لە پشت شیعر نووسینەوە من گومانت نەبێ کە پشت هەر شاعیر و هەر شیعرێک عەشقێک هەیە ترە عەشقی نیشتیمانە عەشقی معشوقەکەتە چونکە ممکن نییە شاعیر دەست باتە پێنووس و شعر بنووسێ بەڵام عەشقی لە پشت لەم پێنووسەوە نەبێت وەکوتم مەتر هەیە نمونەی زۆرەیە لە دنیا کە
شعری بوونەتە سمبولێکی نیشتیمانی و شعری نیشتیمانیان نووسیوە. من بۆ خۆم تەجروبەی ئەو جۆرە شعرانم هەیە، شعری نیشتیمانی یا نایبنێ شعری مقام و بەرەنگاریشم هەیە، هەم تەجروبەی شعری ڕۆمانسیم هەیە. زۆربەی شعرەکانم بە تایبەتی شعری ڕۆمانسین حتمما لە پشت ئەم شعرانەوە عشقێک هەیە، معشوقێک هەیە کە تۆ بۆیە نووسیت. ئەترە معشوقە کێیەوانە ڕەنگێ بتوانێت لەم بەرنامە ئەترافم پێ بکەی. هەرکەس نانا من بەزانەڵم بەختی باشە و مادەم جەرابتان عاشقی بن و وا بۆی بنووسێ. لە کۆتایی زۆر بە کورتی بەلام و گرنگە ئەوە تێنەپەڕێنین کە ئەو بەرهەمانی ئێوە پێشکەش بە مناڵانی ئەەکەن. تا چەندە هەوڵتان داوەیان لە چ بوارێکە بۆ منداڵان بنووسن مەبەستە سەرەکیەکەتان چی بۆ چونکە لایانی پەروەردەیمان هەیە، لایانی بەرچاو ئەوەی ئێوە زیاتر مەبەستانە بە مناڵانی بڵێن چییە؟ حتمما شعری مناڵان ئەبێ بەلایانی کەمە شعری پەروەردەیی بێ. یعنی ممکن نییە تۆ شعر بنووسی و شعری سیاسی بۆ مناڵ یا شعری کۆمەڵایەتی یا شعری کۆمەڵ، بەڵام شعرەکانە بێ بەلایانی کەمە پەروەردەیی بێ، چونکە مناڵ لەو تەمەنا پێویستی بۆیە کە شعری پەروەردەیی بۆ بنووسی. پەروەردەی کۆمەڵایەتی یا بەڵێ پەروەردەی کۆمەڵایەتی هەر بواری پەروەردە بەگشتی. بەڵێ بۆ نمونە پەروەردەیەکی کۆمەڵایەتیە تۆ بۆ نمونە لە شیعرێکە مناڵێکە کاغەزێکی پێنەی فڕێنایەتە سەرجادەیە بە شارەتوانی ژینگە بۆ نونە شعرێ بۆ ژینگە مفرەدە زۆرە لە شعرا، من ناتوانم میسال باست بۆ بکەم مناڵ ئەبێ چی بکە. لە دیوانەکەی چەندی مفرەدە کارم لەسەر کردووە کە زۆربەی شعرەکان پەروەردەین و پێویستە لەسەر پەروەردە مناڵ شعری بۆ بنووسی چیرۆکە هەر ئەو دیوانایی کاک دیار ئێستا لە کێو بەردەستە بۆی هەر کەسێک حەزی کرد. ئێستا دوای ئەم بەرنامەیە من ئەمێ بچم بەدەستی بێنم لە کێو هەیە بەبێ بابەتی ڕێکلامکردن، چونکە بابەتێکە بۆ نووسینە بەڕاستی نابێتە ڕێکلام و ئەرکە بۆ هەموو ڕاگەاندنێک پشتگیریکردنی نووسەرەکان و بەرهەمە جوانەکانمان. بۆی حەزەکەم ئاو پێمان بڵێ لە کوێ هەیە لە بازاری کێو لە کێو وڵی ڕاستیەکەی لەی شوێنێ نییە بە تێدگەێنم 500 نوسخەمان بۆ کرد، 2 مەراسیممان بۆ کرد، درۆی نەبێ ناڵێم کاردانەوەیکی باشی هەبوو، فیدباکی باشی هەبوو، خەڵک زۆر بەشدار بوو لە ئینەکە. نوسخەمان کەم ماوە لەوە چێ بەشی هەولێرمان بێنێ بەتەمان لە ئایندەیەکی نزیکە ئەو مەراسیمە کەەوە لە سلێمانی هەڵەبجە کردمان بیبین بۆ هەولێریش، یاین نوسخەیەکی کەم ماوە خوابکە بەشیەوەی هەولێر بکە. ئەمە ئەوە بەڵام دڵنیاتانەکەم لە ئایندا لە چاپی دووەمە بە دڵنیایە و بە ئیزافەی کۆمەڵی شعری تر و یا هەنێ هەڵەچنی تایە ڕەنگە خەڵەت ئەوانەی تیاابێ ئەوانە چاکەین و ئیزافەی کۆمەڵی شێر و بە چاپی دووەم بەسەر چاو نوسخەی لە خزمەتیشتانایە و دابەشەکەین بە کتێبخانە و شوێنە گشتیەکانپۆرتێکی بەرهەمەکە بۆیە دەستان خۆش بێ بیوای سەرکەوتن تا دەخوازم انشاءالله دەگاتە ئەو ئاست و پلەی کە خۆتان دەتانێت بۆتان داناوە. من بەم کاتەکەمە کە بەداخۆ پێشتر ئاگداری نەبووم تێگەیشتم لەوەی چەندە پوختە چەندە بە ڕۆحێکی تایبەتەوە کارتان لەسەر کردووە. انشاءالله هەوڵماند بوونتان بەزایە ناچێت و زۆر سوپاس کە لێرە ئامادە بوون. کۆتاوتەش بۆ ئێوە جێدێڵم گەر بە شارەکانتان وەڵاممان دەدەنەوە یاخود بەوتەی خۆتان ئێمە بە هەموو جۆرە. وەڵام من تەنها سواسانەکەم، سواسی بەرنامەکەتانەکەمی وای بەردەوامی سەرکەوتندا بۆ خوازم شتێکی وام نییە، تەنها شعرێک لە کۆتاییەکەین ناخەمە خزمەتتان. زۆر سوپاسانەکەم کەواتە من ماڵاوای لە بیسەربینەرە خۆشەویستەکان دەکەم، هیوادارم کە چێشتان بینی بێ و بە دڵنیاییەوە دەتوانین چاوەڕوانی چاپی دووەمی ئەو دیوانە شارێ ناوازەیە بین بۆی هەرێکێک لەم کتێبخانەی ماڵەکانمان کە پێویستە هەبێت بە تایبەت لە بەرەوەی لە ڕووی پەروەردەی بۆ منداڵانکاری لەسەر کراوە کۆمەڵی کۆنراو شاری دەرکی جوانی تێدایە. کاتێکی شاد بۆ هەمووتان کۆتاییمان لەگەڵ هەنراوەیەکی بەڕێز دیار ئەحمەد فەرەش یاخود دیار هەڵبجەیی دەبێت بە دەنگی خۆی بفەرمون. ڕازی شەوێک ئەم شەوەرە و با مانگ بە تەوێڵی ئاسمانەوە خەجاڵەت بێ، با سنەوبەری حەوشەکەمان لە تاو باڵات سەرنەویکە و شەرم بیگرێ. ئەم شەوەرە و دڵم خۆش کە بە هاتنت، چاوم تێر کە بە سیمات و بە نیگات و بە بینینت. ئەم شەوەرە و بە ئەسپایی چاو لە ڕێتم هەموو ساتێ، من دڵنیام کە تۆ هاتی گوڵەکانی باخچەکەشمان مژدەی هاتنی تۆن دەداتێ. ئەم شەوەرە و تاخوا حەسکا بیر دەکەم، بۆنی عەتری ئەم هاتنەت لە دوورەوە هەست پێ دەکەم.
ئەم شەوەرە و بە خەندەیەک ماڵی دڵم ئاوەدان کە دڵی ڕەشی ڕەقیبانیش بەم هاتنەت پڕ لە ژان کە هەتا تۆ دەیت پەشۆکاوم و جێبە خۆشم ناگرم دڵنیابە دەستنوێژی عەشق بە مەراقی ئەم هاتنەی تۆ هەڵەگرم